شتێکی پرسی کەمان هەیە how many واتە چەندانە ئەگەر پرسیار بە how many کرابێ ئەوە لە کاتی وەڵامدا پێویستە ژمارەیەکی بنووسین number وەرنە 3 یان وشەی several set dozen many few some no a lot of lots of plenty of all کە بە دوای ئەوانەدا زۆربەی کات یان بە گشتی ناوێک دێت دەنووسرێتەوە نووسراوە how many elephants did they catch ئەوان چەند فیلیان گرتن سەبجەکتەکەی دەنووسینەوە they auxiliary verbەکە ددا نانووسرێتەوە کردداری سەرەکی دەنووسین catch لەبەرەوەی دیتمان هەبوو نەمان نووسێتەوە بێتە caught ڕابردوو several elephants they caught several elephants ئەوان سێ چوار فیلیان گرتن دەکرێت نووسرا بێ they caught a dozen elephants they caught 2 elephants واتە پێویستە ژمارە یانێکێک لەوانەمان هەبێت کە لێرە درابوو ئەگەر پرسیار بە how much کرابێەوە پرسیار لە ڕێژە دەکەواتە لە زۆری و کەمی کە نەژمێرراوە ئەو کاتی وەڵامەکە دەکرێت ژمارێکمان هەبێت لەگەڵ kilos یان gallons 2 kilos 2 gallons دەکرێت وشەی much little a bit some no a lot of lots of plenty of یان all لەگەڵ ناوێکی نەژمێرراومان هەبێت کە دەزانین ناوە نەژمێرراوەکانم کاتێکی ناوی تاکن نووسراوە how much sugar did you buy چەندە شەکرت کڕی how much sugar did he buy ئەو چەند شەکری کڕی سەبجەکتەکە دەنووسینەوە هەیی auxiliary verbەکە دیدە نانووسرێتەوە کردداری سەرەکی دەنووسین buy لەبەرەوەی دیتمان هەبوو نەمان نووسیەوەتەوە کرددار سەرەکی کە دەبێتە ڕابردوو buy دەبێتە bought وەرمونە some sugar he bought some sugar ئەو هەندێک شەکری کڕی دەکرێت نووسرابێ he bought 2 kilos of sugar ئەو 2 کیلۆ شەکری کڕی he bought a lot of sugar هەرێکێک لەوانەمان هەبێت کە ناوێکیان بە دووە دێوە نەژمێرراوە لە کۆتایی دوای کردارەکەی دەینووسینەوە ئەگەر پرسیار بە how long کرابێتە ماوەی چەندە ئەوە لە کاتی وەڵامدا کاتێکمان هەیە کە بە دوای since یان for هاتووە لە کۆتایی ڕستەکەی دەینووسینەوە how long have the sparrows been singing ماوەی چەندە کە کوێلەکەکان دەجریوێنن سەبجەکتەکەی دەنووسینەوە the sparrows auxiliary verbەکە have دەنووسرێتەوە been singing کردداری یاریدەدەرەی کێ لەگەڵ verb ing دەنووسرێتەوە لەبەرەوەی بە how long پرسیارێکە دوو دەکرێت لە پاسچەکەیدا نووسرابێ for 2 hours بۆ ماوەی 2 ساعت دەکرێت نووسرابێ since 2 o'clock لە ساعت 2 واتە هاتمەن پێویستە for یان since هەبێ لە وەڵامدانەوەیدا کاتێک بە how long پرسیاری کردووە ئەگەر لە کۆتاییدا نەدرابوو لە ناو پاسچەکەی ئەوە تەماشا ڕستێک پێشتر دەکەین وەڵامەکەیان دەدۆزینەوە وشەیەکێک کە پرسیاری پێدەکرێت how often یعنی چەند جار گەر بە how often پرسیار کرا و لە کاتی وەڵامەکەیدا لە کۆتایی پێویستە وشەی once جارێک twice دوو جار thrice سێ جار یان وشەی several یان ژمارەیەکمان هەبێت لەگەڵ times several times سێ چوار جار 2 times وەرمونە دوو جار و بە دوای ئەوانەشدا کات دێت وەرمونووسراوە how often do the farmers go to the city چەند جار جوتیارەکان دەچن بۆ شارەکە سەبجەکتەکەی دەنووسینەوە the farmers auxiliary verbەکە دوویە نانووسرێتەوە کردداری سەرەکی دەنووسین go لەبەرەوەی دوویە دەستکاری ناکرێت گە وەک خۆیەتی to the city وەرمونە نووسراوە لە پاسچەکەیدا once a week هەفتەی جارێک twice a week هەفتەی دوو جار ئەگەر لە کۆتاییدا نەدرابوو ئەو تاواکەرە ئەو تەماشا ڕستێک پێشتر دەکەین لەوێ دەیدۆزینەوە how far یعنی چەندە دوورە دەڵێ how far is from ناوی شوێنێک دەداتێت to ناوی شوێنێکی کە ئەگەر پرسیارێکی بەو جۆرەمان هەبوو ئەوە دووری دیار نییە پێویستە ژمارەیەکی بنووسین وەرمونە 40 یان وشەی several یان couple لەگەڵ درێژی کە بە miles یان kilometers یان meters centimeters یەکێک لەوانە کە بۆ درێژی بەکاردێن دەنووسرێت وەرمونە how far is from the sailor's home to the ancient castle چەندە دوورە لە ماڵی دەریاوانەکەەوە بۆ قەڵا کۆنەکە
دەڵێن it's several miles ئەگەر لە پاستەکەیدا نووسرابێ واتە لە سەرەتا زیاد دەکرێت دەشکرێت لە کۆتاییش زیادی بکەین چەند میلێک دوورە it is 2 miles from the sailor's home to the ancient castle 3-4 میل دوورە لە ماڵی دەریاوانەکەوە بۆ قەڵا کۆنەکە دەشتوانین بڵێین from the sailor's home to the ancient castle is several miles واتە ئەگەر لە کۆتایی زیادی بکەین پێویست ناکات بنووسین ئەگەر لە سەرەتا زیادی بکەین پێویستە it is بنووسین لەگەڵ دووریەکەی هۆشەکانی کە وەکو خۆی بنووسینەوە ئەو وشە پرسیارانەی کە لەو بەشەی خوێندران لە ئیمتیحانی کۆتایی ساڵی پۆل 12 زۆر بەکەمی پرسیاریان پێدێتەوە